نخشارک یکتی داوی قناغ بری و پارلمانه و حزبی کو جواتا ناونده نخشارک به کوما کاسرنج و تبیان پجراند. دی جوینا جواتا ناونده یکتی دا نخشارک اقصاد دنگ دانه. جکوما 84 اندامان 77 اندامان به بله دنگ خودان و 4 اندامان به نخیر دنگ خودان و 3 اندامان دنجی به دنگی هلبجاتن. دوای مشتمرێکی زۆر و بەگیانێکی هەواڵانە و بەرپرسیارانە نەخشەڕێگای یەکێتی پەسەند کرا بە کۆمەڵێک تێبینیە کە وەکو پاشکو لەگەڵ نەخشەڕێگەکە بۆ سەرکردایەتی دەنێرین لە 84 هەواڵ تەنها 4 هەواڵ دژ بوون 3 هەواڵ بێدەنگ بوون ئەوانی دیکە دەنگیان بە نەخشەڕێگەکەدا بەو شێوازەی کە ئەو تێبینیانەی کە هەمان بووە وەکو پاشکو بۆیان دەنێرین و لە هەمان کاتیشە ئەنجومەن میکانیزمێکدا دەنێ بۆ چوونەتی وەکو چاودێری جێبەجێکردنی ئەم نەخشەڕێگایە. لسر ناواروکو چوانیا جبجکنا نخشا ریکا یکتی هجمارک جه اندامن جواتا ناوند و حزب به 3 مرجان نخشا ریک پجراندن. اکم جواتا ناوند بیشتن دویتن لیدم گوتو بیجان لگل پارتی او حزب بیتا پابند کرن به گوهرانکاریان لهر 3 سروکاتین هرمه و نابیتن پارتی جه ایک سروکاتی زیادتر لجمع بیتن. سبارت به پرسا ریفراندوم جی جواتا ناوند مرجن پیش وقت بوی پرسیدانینه و داخواست دکت کو کرکوک و دورین دن ین جه ناکوک ده ریفراندوم دا بجدار بن. سیم ایکا دن جه مرجن جواتا نوان دا یکتی تایبت بو به پرسال بجاتنین آینده هرمه و داخواست دکن کو هر پارزگاه که بازنکا تایبت به خوبه هبیتن نک همو هرم ببیته ایک بازنه هل بجاتنان. او نخشرگات و تلای مبراسی ئەوەی کە لای ئێمە زۆر گرنگ بوو ئەتوان بڵێم لەناو هەموو خاڵەکان 3 خاڵیان زۆر ئەساسی بوو یەک لەوانە کە پەیوەندی بە هەر 3 سەرۆکایەتیەکە هەیە ئێمە بە تەحافوزەوە ئەوە پەسەند دەکەین دەبێت هەر 3 سەرۆکایەتیەکە پێکەوە بگۆڕدرێ بە هیچ جۆرێ وارید نییە کە سەرۆکایەتێکیان بگۆڕێ و دوانەکەی تر نەگۆڕدرێ مەسلەی سەربەخۆیی کوردستان مەرجی پێشوەختی ئێمە وەکو ئەنجومەن وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە دەبێت کەرکووک و خانەقین و شنگاڵ و ناوچەکانی دەرەوەی هەرێم لەو ڕاپرسیە بەشدار بن. پشتی زەتر جێ پێنج جڤینن جڤاتا سەرکرداتی و مەکتەبا سیاسی نەخشارێکا یەکەتی هات پەژڕاندن لێل جڤاتا ناوەند بێ مەرج ئەو نەخشارێک هات دەرباسکردن ئەندەمن وێ پێداگیریە دیکەن لەوەیەکێ کورڤێت حەزبەوانە بێ وان مەرجان بێتە پابەندکردن.